ئێستادا ئەو شەڕ و داگیرکاریی کە هەیە لەلایەن دەوڵەتی تورکیا و بە دیاریکراویش لەلایەن حکوومەتی ئاکەپەوە ڕوون و ئاشکرایە استراتیژە بۆ ئەوان تەنها چۆڵکردنی چیاکانی قەندیل و مەتینان و ئەوانە نییە، تەنها ئامانج لێ لە ناوبردننی پاککە نیە، بەڵکو داگیرکردنی هەموو باشووری کوردستانە، تەنانەت بەشێکی خاکی عێراقیش. لەبەرەوە ئێمە وەکو باشووری کوردستان، وەکو گەلی خەڵکی باشووری کوردستان لە ئێسادا بە هەموو جۆرێک بەرەوڕووی ئەو داگیرکاریە ئەوەستینەوە، ئیدانەی ئەەکەین و ئامادەی هەموو چالاکیەک و هەموو گیان فیداییەک و هەموو قوربانیەکین، چونکە ئێمە نیەتی دەوڵەتی تورکیا ئەزانین. پەیامی سەرکردایەتی کورد لە هەر حەزبێکەوە بێت پێویستە پەیامێک بێت لە ئاستی بەرپرسیارەتێ بێ. ئەو پەیامەی ڕۆژانی ڕابردووی بەڕێز موراد قەرەیلان بەڕاستی ئەمە بەرز دەینرخێنین لە ئاستێکی هەرە بەرپرسیارەتی گەورەدا بوو، بە هیواین ئەوەی بەڕێز مەسعود بەرزانی کە ئێستا حەزبەکەی و خۆی لە باشووری کوردستانە حەزبی یەکەمن و حکوومەت و زۆربەی دامودەزگاکان لای ئەوانن، بە هیوای ئەوانش هاوشێوە پەیامێکی وا بدەن و لەژێر ئەو بارە ناهەموارەی دەوڵەتی تورک دەربچن. ئێمە ئەوە دەبینین ڕەنگە هەموو پارتی دیموکراتی کوردستان نەچوو بێتە ژێرباری داواکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیاوە. بە هیوای ئەوەی هەموو پارتی دیموکراتی کوردستان بۆی ڕووی دەمم لە پارتی دیموکراتی کوردستانە، چونکە حەزبی یەکەمن لە باشووری کوردستانە و ئاسی بەرپرسیارەتەکان گەورەترە و بە تایبەتیش بەڕێز مەسعود بەرزانی داواکارین پەیامێکی هاوشێوەی ئەو پەیامی بەڕێز موراد قەرەیلان بڵاو بکاتەوە بۆ ئەوەی ئێمەش وەکو گەلی کورد وەکوتین وتمان ئاسوودە بین و بتوانین لەم قۆناغە چارە نووسانزەدا پێگەی خۆمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەم دەوڵاتانەی کە دابشکراین بەسەریدا پێگەی خۆمان هەبێ و لە ڕووی ئابووری و لە ڕووی ئیداری و لە هەموو ڕووەکانەوە بتوانین سەرکەوتوو بین. بەڕاستی ئەو لەشکرکێشەیە کە لایەن هێزەکانی تورکیاوەکرێتە سەر باشووری کوردستان سەرلەبەری ڕەتەکەمەوە و جێگەی ئەسەف و نیگەرانیە کە حەزبی کوردی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لایەنگری ئەو لەشکرکێشیە ئەکا بە شێوەیە لە شێوەکان ئەوێ پەکەکە وا پیشاندا کە هێزێکن لە خزمەتی هەر چوارپارچەی کورسانانین و توانم بڵێم ئەو بیرکردنەوەیە تەواو نادروستە. ئەکرێ هەر چوار پارچەی کورسان بە شێوازێک کار بکەن بۆەوەی یەکسەنگەر بن، بە ئەکرێ پارتی بەو شێوازە زەقا پشتگیری لە داگیرکەرانی تورک نەکا و بە شێوە لە شێوەکان بتوانێت لە چوارچێوەی دروستبوونی دەوڵەتێکی گشتگیری چوار پارچە قسە بکەن، نەک ئەوەی ئەجندای حزبەکانی تر وڵاتەکانی تر ئەفو جێبەجێ بکەن. ئەرکی سەرجەم خەڵکانی نوخبا، خەڵکانی ڕۆشنبیر، خەڵکانی ئازادی خواست، خەڵکانی چالاکوان ئەوەیە کە بێنە سەرخەت و پشتگیری هەموو ئەو ئەوڵانە بکەن کە بۆ یەک ڕیزی نیشتیمانی و نەتەوەی کووردە لە هەر چوار پارچەی کورسانە نەک بە شێوەیەک لە شێوەکان بەرەیەک دروست بێ پشتگیری داگیرکاری و چەوسانەوەی ملەتی کورد بکە کە لە سەرەتای مێژووەوە تا ئێستا ستەم و زوڵم لە کورد دەکرێت. تورکیا واضحە، تورکیا نایشارێتەوە کە خەسمی ئەو پارتی کرەکانیانی کوردستان و ڕەنگە تموحی گەورەتریشی هەبێ وەکو داگیرکاری و تەوەسوعەتی گەورەتر ئەمە ناشارێتەوە. بۆ دەوڵەتی تورکیا ئێستا لە باکووری ئەفریقا و لە لیبیاوانە خاوەن نفوزە، بۆ نالێرەشە دوای نفوزی ئابووری عسکەری سیاسی ئەگەڕێ دەست ڕاگەیشتنی بە سیاست لە عێراقا کە جۆرێک لەوەی کە مەسەلەن لایەنی زۆرینەی عێراقی لە دەست دەرچووە ئێڵێ لە وەکو کوردستان وەکو کۆریدۆرێک تەماشا بکا بۆ پەیداکردنی نفوز لە ناوەندی سیاسی عێراق. ئەوێ استراتیژیەکی باڵای سیاسیمانە بێ بەدەر لە قسەی ئیعلامی و قسە و قسەڵۆکی ئیعلامی و سەرشاشەکان. ئێمە لە ئاستێکی باڵای بەداخەوە لە ڕابردوویە جۆرێک هەوڵ بۆ ئەوەی کۆنگرەی نەتەوەی ئەوانە درراوە، بەڵام دروست نەبوو. ئەویش کە خودخواهی هێزە سیاسیەکان بوو. ئەکرێ ئێمە استراتیژێکی باڵای سیاسیمانە بێ بۆ تەعاملکردن لەگەڵ کێشەیەکی ئانی ئاوایە دروستە بێ بتوانین چۆن تەعاملی تەقا بکەین بۆی کەمترین کێشەمان ڕوبەڕوو بێتەوە چۆک نەتەوە چۆ خاکی کوردستان و چ دووبارە وەکو لایەنە سیاسیەکان. ئەو قسانەی بەڕێز قەرەیلان قسەهایەکی باش بوون، لانی کەم بۆ ئارامکردنەوەی دۆخەکە لە ئێستاە. ئەکرێ لیژانی عسکەری دروستکەن لە ناوچەی کە بێکدادانی تایە ناوچەی مەتینایە، ئەکرێ بۆ شێوازێکی کاتیش بێک تاک
تاکتیکی بێ ناڵێم ئەگەر فشارێکی شێمان بتوان بە شێوەیەکی سیاسیانە و عقلانیانە لەسەر ئەرزی واقع ئەو کێشەی حلکەن قسەکانی بەڕێز خەلیلان قسەیەکی باش بوون شایانی وێ بەدەمەوچوونی هەبێ و لەسەر ئەرزی واقعاتۆ بتوانانی جۆرێک لە ڕێککەوتن جۆرێک لە پێکەوەبوونی استراتیژی سیاسی عسکەری دروستکەی بۆی پێکدادانەکان نەبن بە پێکدادانی گەرم و بخوانە خواستە خوێن ڕێژیوانە.